هانە بەهجەت کاکەی بربژێری ژمارە 22 لە بازنەی کەرکووک لەسەر لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان. پارێزەریت خاوەنی بەکەلۆریۆس لە یاسا لە چەندین ڕێکراو خۆبەخشانە کارت کردووە. بەخێر بیت بۆ بەرنامەی AI5 5 پرسیارت لێ دەکەین بۆ هەر پرسیارێک یەک خولەک کاتت هەیە بۆ وەڵاندانەوەی ئایا ئامادەی دەست دەبکەین؟ بەڵێ. پرسیاری یەکەم لە چ کاتێکدا پێویستە کێشەکانی هەرێم و حکوومەتی ناوەندی ببردرێنە دادگای فیدرالی؟ دادگای فیدرالی کە ئەمە بەرزترین سوڵتایە لە عێراقا زۆر کێشە هەیە کە ئێوان دەبردێنە ئەو دادگایە ئەو کێشانەش دستورین تەمان سەرەکی لە مادەکانەیەکی لەو مادانەکە 140 هەوڵیاندا و بیبەنە دادگای فیدرالی زۆر کێشەی زەویزار هەیە کە هەر کێشێک دروستە بێ ئەچنە دادگای فیدرالی. بەڵام لەم ماوەی ئەخیرا ئەبین لەم ساڵانی ئەخیرا بینین کە ئێمە زۆر کێشەکان ئەوانەی بچووکیشن دەچنە دادگای فیدرالی کە ئەبین ئەوانەش زۆربەی دژایەتی کورد دەکەن لەو بابەتانەی کە دستوری. بەپەی مادەی 93 دەستور ئەرکی دادگای فیدرالی عێراق دیاری کراوە کە لە خالی سەیەم ئەرکی دادگای فیدرالی یەکلاکردنەوەی کێشەکانی نێوان حکوومەتی فیدرالی و حکوومەتی هەرێمە بەپەی دەستور. بەڵام تاکو ئێستا نەیتوانیوە بە ئەرکی خۆی هەڵبستێت و پارێزگاری دەستور بێت کە چەندین مادەی دەستوری هەیە لەلایەن ئەم دادگایەوە بە دوواداچوونی بۆ نەکراوە بۆ چارەسەکردنیان. پرسیاری دووە بەرنامەت چییە بۆ مامۆستایانی گرێبەست؟ لە وزارەتی تەقسیتەوەیە کە داتانووسێکە فۆرمێکە کە پڕکراوەتەوە لە بۆ مامۆستایانی گرێبەست کە لە بودجەی ساڵی داهاتوودا ئەوە داهاتووە کە ئەو گرێبەستانە هەمووی ببنە فەرمی و ببنە هەمیشەیی لەسەر ئەو بودجەیە. بەڵام ئێمە هەرە و کێشەیەمانێ کێشەی ئەومانەیە کە دەرچوومان هەیە ساڵانە بە ڕێژەیەکی زۆر ئەبێ ئەوانش کاریان لەسەر بکرێ کە ئەوانش ببنە فەرمی و دابمەزرێن لە دار دەزگا حکوومەکانە. ساڵانە لە زانکۆ پەیمانگەکان چەندین مامۆستا بەروانامە وەردەگرن هەرچەندە قوتابخانەکان پێویستیان بەم دەچوانە هەیە بەڵام لەلایەن حکوومەتی ناوەندیەوە کار ناکرێت بۆم دامەزراندنیان. بۆیە حکوومەتی هەرێم بۆ پڕکردنەوەی ئەم بۆشایانە گرێبەست لەگەڵ مامۆستایان ئەنجام دەدات. ئەمەش زامنی داهاتویان ناکات بە شێوەیەکی نادیارماوەتەوە. داوا دەکرێت بەڕێگی ئێوە چارەسەرێت بۆ ئەم کێشەیە بدۆزجێتەوە. پرسیاری سێم وەکو پەرلەمانتار دەتوانیت چی بکەیت بۆ باشترکردنی خزمەتگوزەریە سەرەتاییەکان بۆ هاوڵاتیان عێراق؟ وەکو پەرلەمانتار دەتوانین کارێکی زۆر بکەین وەکو ئەوەیە کارەبایە ئاوا ژینگەیە کاری لەسەر ئەم کێشانە بکەین کە ئەمە ساڵانێک کە بەردەوام ئەم کێشانە چارەسەر نەکراوە تا ئێستا کە دەبینین وشکە ساڵێکی زۆر لەو ناوچانە بووە لە هەموو محافەڵەکانی عێراق کێشەی کارەبا هیچ چارەسەر نەکراوە لە ساڵان لە هیچ لایەنێکەوە. بەڵام سێرەکە ئەو کێشانە زۆربەی چارەسەر کراوە لە هەرێمی کوردستانە بە جوانی کە ئێستا بینین کارەبا 24 ساعتە لە کوردستان ئاوازانی سەرەکەین سودوت کراوە لەو شوێنانە. ئێمەش کارێکی وا بکەین بۆ ئەو محافەتەکانی ترکە ئەو کێشانە چارەسەر بکەین خزمەتگوزاریان بۆ بکەین. نایابە بەپەی زانیاریەکانم عێراق لە ڕووی خزمەتگوزاریە سەرەتاییەکانەوە زۆر بە پاش کەوتووە. لە هەمان کاتدا بەوەی کەمی باران لە ناوچەکە و دروستکردنی بەندا و لەسەر ڕووباری فوراد لەلانی حکوومەتی تورکیاوە مەترسیەکی زۆری کەم ئەوی لەسەر باشووری عێراق دروست بووە. پێویستە لەلایەنی پەرلەمانەوە فشار بەخرێتە سەر دەسەڵاتدارانی عێراق تا گوسنورێک بۆ ئەم مەترسیە دابینێن. پرسیاری چوارم ئەگەر پارتی زۆرترین کورسی بەدەست بهێنێ لە پەرلەمانی عێراق دەتوانێت چی بۆ کەرکووک بکات؟ پارتی ئەگە زۆرترین کورسی بێنێ ئەتوانی کاری زۆر بۆ کەرکووک و خزمەتگوزاریە جادۆبانە دامەزراندنە معاملە مەسانە لە شاری کەرکووک بیکا وەکو شەریکاتە کە ئەبینی لە هەولێر لە زاخۆ لە دهۆک ئەو کارانەی کردووە. ئێمەش دەتوانین ئەو کاتە لە کەرکووک ئەو کارانی کە لەوێ کراوە بەرەو کەرکووک بەرەو پێش بچێت و کۆکو بۆ سەرۆک بارزانانی دەڵێ پارتی لە هەرکوێیە کابی ئاوازانی لەوەیە. پارتی دیموکراتی کوردستان بە درێژایی مێژوو هەمیشە داکۆکی کارێکی سەرسەختی کەرکووک بووە. بارزانی نەمەر کەرکووکی بە دڵی کوردستان ناوزەت کردووە بۆیە بوونی هێزی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق دەتوانێت سنوورێک بۆ کێشەکانی کەرکووک و ناوچەدا برندراوەکان دابنێت. پرسیاری پێنجەم ئایا کێشەی کوردەکانی کەرکووک تەنیا مادەی 140
کێشەکانی کەرکک طبعا ئێمە مادەی ١٤ مادەیەکی زۆر گرنگە کە ئەوە بێبەش بووینە و مادەی ڕاوەستاوە تا ئێستا کاری پێ ناکرێ بەڵام کێشەی زۆری ترمان هەیە وەکو خوێندنی کوردیە زمانی کوردیە کێشەی زەویزارمان هەیە لە کەرکووکە کێشەی دیەکانمانێ کێشەی ئاوەدانیمە زۆری دیەکانی ئێمە کە لە ناو چوون وەکو دیەکە کوردەکانە دێکاکەیەکانە لەو سنوورانەی سنووری داپۆک و کەرکووکایە کە ئەو دیانە هیچیان ئێستا لە ناو چوون خەڵکەکان ئەویان بێجێهێشتەوە بێ کارێک بکەین بۆ ئاوەدانی بۆ پێشکەوتنی کەرکووک. دەستخۆش بەپەی زانیاریەکانم مادەی 141 لە کێشە سەرەکیەکانی ناوچە دابڕێنراوەکان. ئەگەر لە سەرەتای نووسینەوەی دەستور لە ساڵی 2005 ئەم مادەیەکاری پێ بکرایە کێشەکان کەمتر دەبوون بەڵام لە ئێستادا خەریکە دیمۆگرافیای ناوچەکە بە تەواوی دەگوەڕێت. هانا بەهجەت کاکەی بربژێری ژمارە 22 لە بازنەی کەرکووک لەسەر لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان زۆر سپاس بۆ وەلامەکانت داوا دەکەم خەڵکی کوردستان متمانیت پێ ببەخشن تاکو بتوانیت ببی بە پارێزەری مافە دەستونیەکانی هەرمی کوردستان لە پەرلەمانی عێراق. زۆر سپاس.